پەتای نەبەستنی کۆنگرا لە کاتی خۆیدا زۆرێک لە حیزبەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. ئەوە تا بزوتنەوەی ئیسلامیش دەبوو لە دەی حوزەیرانی ئەمساڵ 11مین کۆنگرەی خۆی ببەستایە. بۆردی ڕۆژنامەنووسانی ئەو حیزبەش لە بەیاننامەیەکدا ڕەخنەی توندیان ئاڕاستەی ڕابەری گشتی بزوتنەوە و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی شورای حیزبەکەی خۆیان کردووە بە جۆرێک بەڕێوەبردننی پۆستی ڕابەری گشتی و ئەندامانی سەرکردایەتی بزوتنەوە بە ناشەرعی ناو دەبەن. بۆچی خۆیان ئەدزنەوە لەوەی کە کادیرانی بزوتنەوە بێن جارێکی کە هەڵیان بسەنگێن ئایا شیاوی ئەوەن کە ڕابر بن شیاوی ئەوەن کە سەرکردایەتی بن بۆ خۆیان لەمە دزنەوە لەبەرەوە کاتیەوە هاتووە کە ئێستا هەموو جیهان بە گۆڕانکارێکی زۆر ئاڵۆز و دژوارچێ ئێمەش لە بزوتنەوەی ئیسلامیەوە بین گۆڕانکارێکی نوێ ئەنجام بین لە ناو حیزبەکەی خۆمانە و بەرەو باشتربوونی بەرین. داواکاری بەستنی کۆنگرەی بزوتنەوە دوای 5 مانگ لە دواکەوتنی لە کاتێکدایە لە دوایین کۆبوونەوەی ئەنجومەنی شورای ئەو حیزبە بڕیاری پێگەێنانی لیژنەی ئامادەکاری بۆ کۆنگرە درا و وا بڕیارە لە سەرەتای ساڵی 2016شەوە دەست بکرێت بە ئەنجامدانی کۆنفرانسی ناوچەیی بۆ هەڵبژاردننی بەرپرسی مەڵبەندەکان. سەرەتای کۆنفرانسەکانیش لە هەڵەبجە و هەولێرەوە دەست پێ دەکات. ئێمە هەموو ئەندام و کادیران و دۆستان و لایەنگرانی بزوتنەوەی ئیسلامی دڵنیا ئەەکەینەوە کە کۆنگرە دەکرێت و لێژنەی ئامادەکاری بۆ پێکێنراوە. ئێستا لێژنەی ئامادەکاری سەرقاڵی ئەنجامداری کاری فەنی و هونەرینە بۆ ئەنجامدانی کۆنفرانسی ناوچەیی و پاشانیش گرێدانی کۆنگرە ئینشاءڵڵا. بزوتنەوەی ئیسلامی ساڵی 1970 وەک حیزبێکی جیهادی کوردی لە باشووری کوردستان ڕاگەیەنرا و تا ئێستاش 5 ڕابەری گشتی هەبووە کە هەر 5یان برا و کوڕ و ئامۆزا بوون. لە ساڵی 2001شەوە کۆمەڵی ئیسلامی و ئەنسار و ئیسلام لەم حیزبە جیابوونەوە. ئێستاش 1 کورسی پەرلەمانی کوردستانیان هەیە و 2 کورسی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەشیان بۆ دانراوە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە.